سڵاوتان لێ بێوم کاتتان باش بەڕێزان لەگەڵتانی لە پانۆرامای ئەم شەو بۆ قسەکردن و گفتوگۆکردن سەبارەت بە بابەتێکی دیکە. وەک دەزانن لە پارێزگای کەرکووک خوێندنی کوردی یەکێکە لە پایە گرنگەکانی ئەو پارێزگایەوە ژمارەیەکی بەرچاو لە مامۆستا و کادری پەروەردەی پرۆفشناڵ لەو پارێزگایە خزمەت دەکەن لە بواری خوێندنی کوردیدا و ئەم بەشە لە خوێندنی کوردی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتی دەکرێت لە ڕووی داراییەوە و لە پاڵ ئەمەشدا خوێندنی پێگاتە جیاوازەکانی دیکە لەلایەن حکوومەتی فدراڵیەوە پاڵپشتی دەکرێت کە بەداخەوە جیاوازیەکی دیار و ئاشکرا بەدی دەکرێت لە ژیان و گوزەران و بۆ پرۆسی خوێندن لەو پارێزگایە لە بینی خوێندنی کوردی و دەکرێت خوێندنەکەی دیکە بڵێن خوێندنی عەرەبی و پێگاتەکانی دیکەش کە بەهۆی ئەم جیاوازیەوە هەندێک جار گرفت و ئاستەنگی گەورە بۆ خوێندنی کوردی لەو شارە دروست بووەوە. مامۆستایانی خوێندنی کوردی لە پارێزگای کەرکووک تووشی گرفتی دارایی دەبن بەهۆی دواکەوتنی موچەکانیان و هەروەها لە ڕووی خزمەت گوزارەکانی سێکتەری پەروەردەوە بە هەمان شێوە تووشی گرفت دەبن. دەمەوێت کەمێک باسی ڕەوشی پەروەردە بکەین لەگەڵ لە شاری کەرکووک لەگەڵ خات و پەروین فاتیح کە بەڕێزیان کاندیدن لە لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان و خۆشیان لە بواری پەروەردەدا دەستێکی باڵیان هەیە. خات و پەروین سوپاس بۆ ئامادەبوونی چەنابێ. لە دەستپێک و سەرەتا دەمەوێت بپرسم بەگشتی ڕەوشی پەروەردە و خوێندنی کوردی لە پارێزگای کەرکووک لە ئێستادا لە چه ئاستێکدایە؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە و بۆ ئەم بابەتە گرنگە کە سێکتەرێکی ئەکجار گرنگە لە کەرکووک بۆ خۆتان ئەزانن ئەوەی کە ماوەتەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان لە شاری کەرکووک ئەوەیە کە مؤسسەیەک هەیە بە ناوی خوێندنی کوردی کە خۆی گرتووە لە 550 قوتابخانە و زیاتر لە 8,000 مامۆستای تێدایە کە سەرجەمیان سەر بە هەرێمی کوردستانن واروەها هەموو قۆناغەکانی خوێندنی تێدایە هەر لە قۆناغی باخچەی بناڵانەوە تا ئاگاتە قۆناغی سەرەتایی و ناوەندی و دواناوەندی. ئەمە جێگەی دڵخۆشیە لە 4 قوتابخانەوە توانیومانە پەرە بەم خوێندنە بدەین بیگەینە ئەو ئاستەی کە ئێستا ژمارەیەکی بەرچاو لە هەم خوێندکاران کە ژمارەیان زیاتر لە 90,000 خوێندکار ڕووی کردووە لە خوێندنی کوردی لە شاری کەرکووک. لەگەڵ ئەوەشا کە ئێمە بۆ خۆمان نەزانین خوێندنی کوردی لەم شارە لە حاڵەتێکی زۆر قورسە دروست بوو هەر لە دایکبوونەکەی لە دایکبوونێکی قورس بوو لەگەڵ هەموو نەهامەتیەکان و ئەو بار و دۆخە دارایی و گرفتە ململانەی سیاسی و شەڕی داعش و ڕیفراندۆم و کۆمەڵێ نەهاتی بەسەر هاتووە کۆمەڵێ گرفت هاتووەتە ڕێگای. لەگەڵ هەموو ئەمانە توانیومانە پارێزگاری لە خوێندنی کوردی بکەین لە شارەکە و بتوانین بە شێوەیەکی بەرچاو خوێندکارەکانمان لە ئاستێکی بەرزە لە چەند ساڵی ڕابردووشە چەندین کەسانی بە ئەزمون لەم خوێندنی کوردیە دەرچوو بووە بۆ ئەو کۆلێژە بەرزانەی و هەندێک جاریش پلەی یەکەم و دووەمی ئاستی عێراقیش لە خوێندنی کوردی بووە. لەگەڵ هەموو گرفتەکانیان کە گرفتیان زۆرە بەڵام دڵسۆزانی شاری کەرکووک مامۆستایانی بە ئەمەک لەم شارە بۆ ساتێکیش بایکۆتیان نەکرد و هەمیشە خەمخۆری خوێندنی کوردی بوون و توانیمان دەست بگرین بەم کەیسە مەزنە کە کەیسێکی مەزنە لە شاری کەرکووک بوونی 550 قوتابخانە لەم شارە خۆی بۆ خۆی دەستکەوتێکی تری مەزنی ئەم شارەیە هەر لە بیرایەتی پرۆسەی ڕزگاری عێراقا کە توانیومانە ئەم پرۆسەیە بەدەست بێنین و بە هەندێک جار بە ململانەی سیاسیش و بە شەڕ و بە زۆرترین کێشە بەڵام توانیومانە دەرئەنجامی باش بەدەست بێنین لە شارەکەیە. خات و پەرویندارە جگە لە حکوومەتی هەرێمی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان وەک لایەنێکی سەرەکی هەمیشە پاڵپشتێکی گرنگی ئەم کەرتە بۆ لە پارێزگای
کەرکووک و هەوڵی داوە لە زۆر ڕۆ پاڵپشتی خوێندنی کوردی بکات. دەکرێت پێم بڵێ ینی پاڵپشتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن هەڵدەسەنگێنی؟ بە دڵنیاییەوە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە دەست پێشخەر بووە لە هەموو بوارێک نەک بەس لە پەروەەردە لە هەموو خزمەت گوزاریەکی ئەم شارە یەکێتی نیشتیمانی کوردستان دەورێکی سەرەکی هەبووە. ئەم خوێندنی کوردیە لەسەر دەستی ڕەوانشاد ڕۆحی شاد بێ مامجەلال دروست بووە، یەکێک بووە لە ئامانجە گرنگەکانی و لە خەباتی قەڵەم ئەوە بوو کە هەوڵی ئەوەیدا کە خوێندنی کوردی خوێندن بکرێتەوە بە زمانی دایک ئەوەیە کە خوێندنی کوردی هاوتا لەگەڵ خوێندنەکانی تری ئەم شارە. لەگەڵ ئەمە شایە کە بڵین ئەم خوێندنی کوردیە لە دۆخەکانی دوای ڕیفراندۆم گەورەترین شکستی بەسەر هات. ئەوە بوو کە ئەم خوێندنی کوردی هەندێک لایەن کە تێدا خۆیان بە بەرپرسە زانی لەم شارە بە گیان هێش، بەڵام دیسانەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بە قەڵاو بوو بە پاڵپشتیەکی تەواو بۆ پارێزگاریکردن لە خوێندنی کوردی. بە بەردەوام ئێمە پاڵپشتەکانمان هەر کەسێک کە ویستوێتی هێرش بکاتە سەر خوێندنی کوردی نەهامەتی بوو دروستکا بۆ خوێندنی کوردی، بیویستایە کێشە دروستکا بۆ خوێندنی کوردی. بە دڵنیاییەوە یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن خۆی بە خاوەنی ئەم شارە ئەزانێت و چۆن لە ڕابردووە پارێزگاری لە دەستکەوتەکانی تری ئەم شارە کردووە. خوێندنی کوردیش لە ڕووی ئەوەوە ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر جارێمە هەندێک پێداویستیشمان پێویست بۆ لە ڕێگەی مەڵبەندەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم شارە بۆمان دابین کراوە و تەنانەت لە پشکی دامەزراندنیش ئەمە ڕەنگە زۆر ئەوانی کە گویان لەم قسەیە بێ ئەم شایەتیە بدەن کاتێک کە دامەزراندن کراوە لە کەرکووک نەتەوەکانی تر پشکی شێریان بەرکەوتووە، بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان بوو لە ڕابردووە داکۆکی تەواوی لە مافەکانی دەرچوانی زانکۆ کردو بۆەوەی بتوانێت زۆرترین دەرچوو دابمەزرێنێ. ئەمە ژەم دیسان بە شەڕەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو. زۆر جات کەسەکان کە لە پەروەردە کارەکەن بە ڕوحیەتی شۆڤێنی و بیریان لە کەیسەکە کردەوە ناچار ئەبووین پەنابەرین بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوەی بتوانە هاوکارمان بێ بۆ بەدەستهێنانی پشکی کورد لەم شارە و چەندین جار شتی وا کراوە. هەندێک جار 2000 دەرەجە بووە هاتووە بۆ کەرکووک کە لە کۆتاییە پشکەکان جیا کراوەتەوە سێرمان کردووە کەمترین پشک بۆ خوێندنی کوردی و بۆ نەتەوەی کورد بەدەست هاتووە. بەڵام خۆشبەختانە یەکێتی نیشتیمانی کوردستان توانیوێتی ئەو دامەزراندنە ڕابگرێ هەتاکو پشکی کوردی یەکلا نەبوو بێتەوە وازی لەو دۆسێنێناو. من ئەمە دیفاعکردن نییە لە حیزبەکەی خۆم. هەندێک جار یعنی باسی ئەوەی کردو و تۆتی کێشە نییە هەر حیزبێکی تر بێ، گرنگەوەیە کورد بێ لەم شارە بێ دەرچوو بێ، دەبێت هەمووی بە یەک چاوسێر بکرێ بۆی دامەزراندن بکرێ بۆی. بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە بە سنگێکی فراوانەوە خزمەتی ئەم شارەی کردووە، بیر لەوەی نەکردووەتەوە ئیلا خزمەتی حیزبەکەی خۆی بکە. هەمیشە بیری لەوە کردووەتەوە ناسنامە و شوناسی کورد بپارێزە لەم شارە و هەمیشە هەوڵی ئەوەی داوە مافەڕاواکانی خەڵکانی کەرکووک و جێناکۆکەکان بەدەست بێنێت. خاتو پەروین ئەگەرچی ئێستایانی بەگشتی مامۆستایان بە بارودۆخێکی سەختدا تێدەپەڕن لە هەرێمی کوردستان وەک دەشزانیت کە لە بەشێکی ناوچەکانی سلێمانی و دەوروبەری ئیداری ڕاپەڕین و گەرمیان بایکۆتی پرۆسی خوێندنە، ئەمەش گزارشتە لەوەی کە مامۆستا ژیانێکی سەخت و ناهەموار بەڕێدەکات لەگەڵ کۆچین و توێژەکانی دیکەی کۆمەلگا. ئەم بارودۆخە بۆ مامۆستایانی خوێندنی کوردیش لە کەرکووک ڕاستە؟ بە دڵنیاییەوە بارودۆخەکەی بۆ خوێندنی کوردی زۆر سەختە، یعنی ئەگە بڵێم ژینگەیەکی جیاوازین ئێمە لە یەک قوتابخانە 2 جۆر مامۆستا داوامەکە. مامۆستایەک 25 مانگ موچەکەی خۆی وەرەگرێت زۆر بە ئاسانی زۆر بە شخصیت و بە کەرامەتەوە لەکی کارتێک وەری ئەگرێت و
تەنها یەک مەسیج کۆڵێکی بۆ دێ لە تەلەفۆنەکەیەوە پێی ئەڵێ ئەمڕۆ سەعات 4 وەرە موچەکەت وەرگرە. ئەمانە هەم کوردیشن و لەگەڵی لە یەک قوتابخانە داوامەکەن لە نفسی کاتا و لە یەک قوتابخانە و لە یەک شار داوامەکەن، خەڵکی یەک شارن و یەک گەڕەکن و لە نفسی قوتابخانە داوامەکە بەداخەوە مامۆستایانی خوێندنی کوردی سەربەهرێمی کوردستان بە 3 مانگ جارێ موچەکەی وەرگری. بخۆتان ئاگادارن ئەوە ئێمە بەرەو مانگی ئێستا مانگی 11ەیە وان گەیشتینە نیوەی 11 موچەی مانگی 8 وەرگرتووە. بۆیە بارودۆخەکەی دووقات بارودۆخەکانی منتیقەکانی تری کوردستانە، وەکو سلێمانی نییە، وەکو هەولێر نییە، وەکو شارەکانی تری هەرێمی کوردستان نییە، بارودۆخێکی تایبەتی هەیە. ئەوەی کە ئێمە ئەیبینین ئێمە تەنانەت مامۆستا لە قوتابخانەکانە دەرزەڵێتەوە یعنی تووشی باری دەرونیش ناسەقامگیری باری دەرونیش بووە. یعنی ناخۆشە تۆ وەکو مامۆستایەکی ترکە لەسەر بەغایە موچەکەی وەکو ئەو 5 وانە ئەڵەیتەوە ئەو زۆر بە ئەسانی موچەکەی خۆی وگر. ئەمانەی ئێمەش دەبێت چاوەڕوانی مارشێتی تەلەڤیزۆنەکان بکەن و چاوەڕێی ئاگاداری و مژدە بن هەتاکو موچەیەک بە 3 مانگ موچەیەک وەرەگرێ. گەورەترین کێشە لە بەردەم خوێندنی کوردی ئەوەیە کە موچەکەی جارێ لە پێشتان موچەکەی وەکو شارەکانی هەرێمی کوردستانە و لە کاتێکە ئەگە من بڵێم شارەکانی هەرێمی کوردستان هەر نەبێ بریتیە لە چەند یعنی گەڕەکەکانیان گەڕەکی پاک و خاوێنن، مۆڵی جوانیان هەیە، جادەوبانێکی پاک و خاوێنیان هەیە، یعنی پارکی خۆشیان هەیە کە سەردانیەکەن. من بەس ئەمەوێ بپرسم حکوومەتی هەرێمی کوردستان یعنی چی خزمەت گوزاریەکی بۆ مامۆستایانی خوێندنی کوردی دابین کردووە بۆی بڵێن ئەمە قەرە بووە بەرامبەر بەوە؟ تەنانەت حکوومەتی هەرێمی کوردستان ئەم مامۆستانەی ئێمە نە حکوومەتی بەغا ئەتوانێت پارچەزەویەکی بداتێ وەکو هاوڕێکانی کە هەمویان پارچەزەویان وەرگرتووە لەم شارە، نە ئەتوانی حکوومەتی هەرێمی کوردستان پارچەزەویەکی بۆ دابین بکە. ئەپرسم لە حکوومەتی هەرێمی کوردستان کاتێکم کە مامۆستایەک پێویستی بە چارەسەرە پێمان ئەڵێن ئەمان ئێوە سەر بە کەرکووکن، بەڵام کاتێک کارێکی تریش بێ ئەڵێز ئێوە سەر بە هەرێمی کوردستان. یعنی گرفتەکان ئێکجار زۆرە لە بەرنمەیەکە باز ناکرێت و گزارش ناکە. مامۆستایانی خوێندنی کوردی لەگەڵ ئەم هەموو قەیرانەی کە ئەیبینن، لەگەڵ ئەم هەموو نەهامەتەی کە بەرەو ڕووی ئەبنەوە ڕۆژانە کەیسێکی تریشیان هەیە، ئەویست کەیسی خاک و نیشتیمانە، ئەبێت مامۆستا لەوانەکانی گرنگی بدا بە خاک و نیشتیمان، خۆشەویستیکردن لە خۆشویستنی خاک و نیشتیمان بەمانە نەک بە کردار. بە تایبەتی ئێستا ئێمە بەرەو هەڵبژاردن ئەڕۆین، ئەبێ مامۆستا خۆی بە تەواوی یەکلا بکاتەوە بۆ ئەوەی بتوانێ خوێندکارەکان بێنێتە قەنەعات کە ئەوانەی بە تایبەتی دەنگدەرن، ئەوانشی کە دەنگدەرنین گزارش دەکەن لە خێزانیان لە کۆمەڵگای کەرکووک. بۆیە یەکێ لە ئەرکە قورسەکانی ئێستا ئەوەیە کە هەوڵی ئەوە بدا لەم بێموچەیە و لەم هەموو معانەتە هەوڵی ئەوە ئادا کە خاک و نیشتیمانی لا خۆشەویست بکە، کە هەوڵی ئەوە بدا کە کەسانێکەیە ئەگە زیویر بوونە لە حکوومەت هۆکارە خەڵک زویر بێ لە یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەوە خەڵک نییە زویر بوو بێ لە بەرنامەی و لە چاکسازی و لە گۆڕانکاری یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەوە حکوومەتە بووە بە هۆکار، حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ بە هۆکار کە خەڵکێک زویر بێ لە یەکێتی نیشتیمانی کوردستان. بۆیە ئەمانە و دەیان کێشەی تر کە ئەم مامۆستانیان بە بەردەوامی پێوە ئەناڵن. یعنی ناکرێ من دانیشتووی ئەم شارە بم، خزمەتی خەڵکی ئەم شارە بکەم، گیان فیداکاری ئەم شارە بم و ڕۆژانە بەرەو ڕووی دەیان کێشەی ململانەی سیاسی و شەڕی خاک و شەڕی نەتەوە بکەم لە کاتێکە قوت و موچەی ئەم مامۆستایانە بەدەست حکوومەتی هەرێمی کوردستان بێ نەمداتێ. یعنی ئەمانە و دەیان کێشەی تر کە خۆی بۆ خۆی لەوە ئەگرێتەوە کاتی ئەگەر مامۆستا لە ژینگەیەکی لەبارە نەتوانێ وانەکەی بڵێتەوە، لە ژینگەیەکی لەبارە
نەتوانێ هەڵسو و کەوت بکە لەگەڵ خوێندکارەکانی ئەمە هەمووی ئەبێتە شکست بۆ باری هەم دەرونی هەم نزمبوونەوەی ئاستی زانست و زانیاری لە کۆمەڵگا و لە قوتابخانەکانە. هەمومانی باسێکی گیر و گرفت و کێشەن وەک لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە چۆن بیرتان لەوە کردوێتەوە چاکسازی لە سێکتەری پەروەردەیە بکەن لە کەرکووک؟ بەڵێ ئێمە ئەبێ ئەو ڕاستیە خەڵک بزانێ لە 1920 حکوومەتی عێراقی دروست بووە دامەزراوە لەو کاتەوە تا ئێستا یەکجار هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کراوە ئەویش ساڵی 2005 بوو. ئەم ئەنجومەنە گرنگیەکی زۆر زۆری هەیە بۆ کەرکووک. جارێکی کتر بڕیار ئەکەوێتەوە دەست خاوەن کەرکووک ئەوانی کە لە ڕابردووە خاوەنداری کەرکووکیانە کرد جارێکی کە بڕیارەکان ئەگاتەوە دەستی. من وەکو کاندیدێک کە خۆم کاندید کردووە لە بواری پەروەردەیە کارم کردووە لە ماوەی 20 ساڵی ڕابردووە ئەو شکستانە و ئەو کێشانەی کە بەرەو ڕووی خوێندنی کوردی ئەبێتەوە خۆی گرتووە لەوەی کە سەرەتا دەبێ ئەم خوێندنی کوردیە بە فەرمی بچێتە سەر وەزارەتی پەروەردەی عێراق و نابێت من لە شارێک دەوامەکەم موچەم لەسەر هەرێمێکی تر بێ ئەبێت و مادام لەم شار ئێستا لە ئێستاە کەرکووک یەکێکە لە پارێزگاکانی عێراق و بەغا و بەسڕا دەبێت مامۆستاکانیشی موچە و شایستە دارایەکانی سەر بە حکوومەتی عێراقی بێ سەر بە وەزارەتی پەروەردە بێ. ئەمە یەکێکە لە پرۆژەکانمان یەکلایکردنەوەی کەیسی خوێندنی کوردی ئەویش بە نەک بە کەمکردنەوەی دەسەڵات لە خوێندنی کوردی. بەڵام ئێمە ئەمانەوێ مامۆستا گرفتی نەوێ کاتێ مامۆستا سەری مانگ موچەکەی وەکو هاوڕێکەی وەربگرێ ئەمە یەکێکە بێ لە پرۆژەکانمان کە ئەگەر خوا یارمان بێ و دەرفەتمان بدا لەو ئەنجومەنە بتوانین ئەم کەیسە سەرەتای کارەکانمان چارەسەر بکەین. کەیسی ناعەدالەتی لە کەرکووکە لە دابەشکردنی منسەبەکانە کە لە ئێمە وەکو پەروەردەش تێدا زۆر بەرپرسەر بووینە و زۆر زەرمەند بووینە ئەویژەوەیە ئێستا بەڕێوەبەراتی پەروەردە 3 بەش بۆ 4 بەش بەدەست کوردەوەە. یعنی بەڕاستی لە 18 بەش ئێمە گەیشتونەتە 4 بەش یعنی ئەوانەی تر بە دەست نەتەوەکانی ترە ئەمەش ناعەدالەتیەکی ترە دەبێت کار لەسەرەوە بکەین نەک بەس لە پەروەردە لە هەموو دەستگاکانی حکوومەتایە کورد پشکی خۆی هەبێ وەسابت بێ ئەم پشکە. زائیدەن ئەوەی ئێمە لە ئێستاە یەک قوتابخانەمان نەپاسەوانی هەیە نەکارگوزاری هەیە باوەڕەکەی مامۆستاکان لەم بێموچەیە خۆیان پارە کۆکەنەوە ئەیدەن بە کەسێک بۆی بێن قوتابخانەکانی یان بۆ پاکاتەوە. ئەمە هەمووی ئەرکی دەسەڵاتە نادروستی و نادەتپەروەری ئەم پارێزگا بە وەکالەتە وای کردووە کە خەڵک بێبەش بێ لە هەموو خزمەت گوزاری بە دامەزراندنیشەوە. یەکێکە لە پرۆژەکانمان ئەوەیە ئێمە دەبێت کار لەسەر ئەوە بکەین لەمەولا ئێمە تا ئێستاکە خەریجەکانی 2012 و 13 و 14مان دانەمەزراوە ناکرێت 2012 یەکێ تەخەڕوج کە تا ئێستاکە دانەمەزرێ یعنی چاوەڕی چی بکەین دوای چەند ساڵ ئەم گەنجە لە تەمەنی لاوێتیە تەخەڕوجی کردووە ئێستا بیبینە 3 مناڵی هەیە و خەریکە پیر ئەبێشتا دانەمەزراوە دەبێت ئێمە ئەم پرۆژانە هەمووی بە هەند وەرگین لە بەشی پەروەردە لەو ئەنجومەنە کاری لەسەر بکەین. دەیان شتی کەمان هەیە کە لەم کەرکووکە تا ئێستا بە شێوەیەک بەجێماوە تەنانەت هەندێک کارگە و شەریکات هەیە لە پرۆسەوە قفڵی پێوەیە بۆ نمونە ئێمە لە ساڵانی من تەمەنێکم هەیە بای خۆم و شتەکانی ڕابردوو ئەزانم
ئێمە معمەلێکی بیبسیمان هەبوو لە کەرکووکە وەڵاهی تەختیەی شارەکانی عێراقیشیە کرد بە کوێت و ئوردنیشەوە ئەو معمەل بیبسیەی ئێمە لە کەرکووکەوە بیبسیە چوو بۆ شارەکانی خواروی عێراق لە ئێستا لە 2023ەوە کەرکووک ڕزگار کراوە تا ئێستا ئەم پرۆژەیە لەبەر ئەوەی هەر یەکە بۆ خۆی و بۆ گرفانی خۆی کارەکە بیریان لەوە نەکردوێتەوە کە من بەحسێکم لەسەری کردووە بە دوواداچوونی تەواوم لەسەر کردووە زیاتر لە 1200 گەنج لە هەموو پوارە جیاوازەکانە جێ ئەبێتەوە لەو معمەلی بیبسیە ئەم معمەلی بیبسیە یعنی بۆچی قفڵ کراوە بۆچی لە کۆتایی یاهی بەرپرسێک دەرچێت و سەرمایەدارێ ببێ بە ساحێبی ئەی باشە من خەڵکی ئەم کەرکووکەم خەڵکی ئەم شارەم تاکوکەی ئێمە بە میوان هەژمار بکرین تاکوکەی کە تۆ ناوت دەرئەچێ بۆ شوێنێک و پێتەڵێتەوە لەبەرەوەی مناڵەکانی ئێمە زۆربیان لە سلێمانی و لە چەمچەماڵ و لە مەدینە شۆڕش و لە دارەتوو لە بنەسڵاوە لە دایک بوونە هۆکارەکەشی لە زمانی بەعس ئێمە هەمومان تەرحیل کراوین کە ئێستا گەڕاویتەوە مناڵەکان هەندێکیان نوفوسیان شارەکانی هەرێمی کوردستانە بێبەشن لە دامەزراندنیش ئیعتیماد ناکەنە سەر ئەوەی کە ئەمە خەڵکی کەرکووک بۆ دەربەدەر بۆ ئاوارە بۆ تەرحیل کراوە لە جێگەی خۆی نەماوە زۆربەی ئێمە مناڵەکانمان نوفوسیان ئەو شوێنانەیە لە ئێستاە پێی ئەڵێ وڵات تۆ نوفوست قادرکەرەمە دامەزراندن شمولن ناکە ئەم نەحەقیانە و دەیان نەحەقیتر لە ئەنجومەنی پارێزگایە دەبێت چارەسەر بکرێت لەبەرەوەی لەوێ دەنگت هەیە ڕەنگت هەیە بوونت هەیە جارێکی کە ئەی سلمێنیت بۆ دانیشتوانی شارەکەت کوردبوونی خۆتان و شوناسی خۆتان ئەو گرفتانەی کە باست کرد بەڕاستی خەم و کێشەی گەورن و چارەسەرکردنیان هێز و توانایەکی پێویستی دەوێت بە تایبەت لە ڕووی کۆدەنگی پێگاتەی کورد و پارێزگایە بەداخەوەیانی یەکێتی نیشتیبانی کوردستان لە ماوەکانی ڕابردوو زۆر هەوڵیدا بۆی هەموو لیستە هەموو پارتە سیاسی کوردەکان پێکەوە بە یەک لیست بەشداری لە هەڵبژاردن بکەنەوە بوو بەشێکی زۆری لایەنە سیاسیەکان بەدەم داواکارێکی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە نەهاتن بەڵام لە زاری وتەبێژەکە یەکێتی نیشتیمانی کوردستانەوەمان بیست لە چەند ڕۆژی ڕابردوو کە ڕاستە ئێمە بە لیستی جیاب بەشدار بووین بەڵام دەکرێت هەمومان یەک دەنگ و یەک بڕیار بین لەو پارێزگایە یعنی ئەو کێشانی تۆ باست کرد ڕەنگە هێزی و توانا و داکۆچی گەورەی بوێت لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە پێت وایە ینی کورد لە دوای هەڵبژاردنەکان دەتوانێت کۆدەنگێکی باش بەدەست بێنێنە ناو ئەنجومەنی پارێزگا بڵێ خۆی یەک ڕیزی ماڵی کورد یان پارتەوازی ماڵی کورد ئەم دووشتی زۆر جیاوازن لێرە تۆ ئەگەر بتەوێ ئێمە لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە ئەو لیستە بۆچی یعنی هەڵی بژارد هاوپەیمانەتی هەر لە سەرەتای دروستبوونی لیستەکەەوە دەرگای یەکێتی نیشتیمانی کوردستان کراوە بوو بەرەو ڕووی حیزبەکان و بۆیە بە ناوینا هاوپەیمانەتی بۆی هەر حیزبێک ئارەزووی لێبێت و بیەوێ کوردبوون و کەرکوچی بوونی خۆی پسەلبێنێ لە یەک لیستادا بۆ بەزین بۆ ئەوەی ئێمە بتوانین بەرەو ڕووی شیۆڤنیەکان ببینەوە بەرەو ڕووی ئەوانە بین کە دائیمەن بەرنامە و پلانی پێشوەختیان هەیە بەرامبەر بە نەتەوەکەمان بەداخەوە لە ئێستا یەک ڕیزی نەبوو و ئەوە بوو بەس بەڕێز و سپاسەوە حزبی شیوعی کوردستان ئێستا هاوپەیمانیمان لەگەڵیان دروست کردووە و لە لیستەکەمانن بە سپاسەوە ئەوەش یەکێکە لەوەی کە بەخەمی دەنگی کوردەوەن و یەکماڵی دەنگی کووردە بەڵام دیسانەوە من ئەڵێم دەرگا کراوەیە کێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردووە زۆر تەسحی داوە بۆ ئەم دەرگا کراوەیە و زۆر جار هەوادارانی خۆمان و لایەنگرانی خۆمان لێمان زویر بوونە و توانە ئێوە هەمیشە دەرگاکەتان کردوتەوە بەڵام حیزبەکانی تر بە یەک هەناسە نایەنە پێشەوە بە یەک دەنگ پێشوازی لە لیستەکەمان ناکەن بەڵێ ئێمە لە کۆتاییە هەمومان کوردین و کەرکووک پێویستی بە کوردبوون هەیە پێویستی بە یەک خیتاب هەیە پێویستی بەوەیە یەک دەنگ و بە ڕەنگە جیاوازەکانەوە با بچینە ناو لیستەکەەوە کێشەمان نییە لە دواییە
ئەزانی ئەگەر بێت و یەکێتی نیشتیمانی کوردستان دەنگێکی باش بێنێت ئەگەر حزبەکانی تریش بە پارتی دیموکراتی کوردستانەوە بە برایانی ئیسلامیەکان و بەوانەی تریشەوە نەوەی نوێشەوە ئەگەر هەمویان ڕێککەون لەسەر ئەوەی هەموو لە یەکسەر مێزێک دانیشین ئەتوانین گەورەترین ئیرادا بەکاربێنین بۆی بتوانین هێزەکەمان بە قووەت بکەین و بۆ ئەوەی داکۆکی لە خەڵک بکەین. من ئەڵێم خەڵک چاوەڕوانی ئەوەمان لێ ئەکا لە کۆتاییە ڕێک بکەوین لەسەر یەک مێزێکی گفتوگۆ دانیشین بۆی خزمەتی خەڵککەین. من ئەڵێم ئیتر خەڵک تااقەتی نەما، یعنی خەڵک بێزار بوو دوای 20 ساڵ نەتوانین لەسەر یەک مێزێ دانیشین گفتوگۆ بکەین بۆ ئەوەی خزمەتی ملەتەکەی خۆمان بکەین. وەڵاهی ئەمە نەک کفرە، یعنی حرامیشە، ناکرێ من ملەتێ چاوەڕێی دەستی من بکە بۆ ئەوەی کۆک بین لەسەر یەک بڕیارێکی بەقووەت بدەین بۆی نەیارەکانمان تووشی شۆکەین، یەکێ لە لایەنەکان یەکێ لە فراکسیۆنەکان هەستێت و لەگەڵماندا دەنیشێ. من ئومێ دەکەم یەک ڕیزی ماڵی کورد بپارێزین و بە یەک دەنگی و بە کۆدەنگی جارێکی کە بتوانین دەسەڵاتەکانی کە لە ڕابردووە لێمان وەرگیراوەتە ئێستا لە ئەنجومەنی پارێزگا بەدەستی بێنینەوە. ئەم ئەنجومەنە ئەنجومەن نییە تەنها پەرلەمانێکی بچووکە بۆ کەرکووک. ئەم پەرلەمانە وەک ئەو پەرلەمانە نییە کە لە عێراقایە کە لە بەغایە کاری لەسەرەکرێ. ئەو ئەتوانی لە ململانە سیاسیەکان خۆت بپارێزی، ئەتوانی دەنگ بدەی بە بازە شتێک و بە بەعزە پرۆژەیەک دەنگ نەدەی بۆ هەموو عێراقە. بەڵام ئەم ئەنجومەنە پەرلەمانێکی بچووکراوەیە، دەنگ نەدان لە کەیسێکە زەرمەندی بۆ خزمەتگوزاریەکە بۆ هەموو کەرکووچەکانە بە هەموو نەتەوە جیاوازەکان. بۆیە من ئومێ دەکەم نەتەوەکانی تریش بێنە سەر خەت بۆ ئەوەی بتوانین بە کۆدەنگی هەمومان خزمەتێکی جوانی کەرکووچەکان بکەین. خات و پەروێن لەسەر کەشی بانگەشە لە نێو پارێزگای کەرکووک حەزەکەمانی ئەوم پێ بڵێم چەند ڕۆژەی ڕابردوو کە بانگەشە کراوە و تێپەڕیوە دۆخەکە چۆنیە؟ ینی هەموو لیستێک بە ئازادانە دەتوانێت بانگەشی خۆی بکات؟ بەڵێ بەدڵنیاییەوە هەموو لیستەکان بانگەشەی خۆیانەکەن وە بۆ خۆشی ئەم بانگەشەیە وەکو بانگەشەکانی تر نییە، جیاوازە لەبەرەوەی فترەیەکی زۆری بەدەستمانەوەی بۆ بانگەشەکردن. سەرەتا ئێستاکە بە ئارامی دەستی پێکردووە لە ڕووی مەسلەی ئەمنی و ئەوانەوە هیچ کێشەیەکمان نییە و خروقات ئەکرێت هەندێک لایەن هەڵەسێ بە دڕاندنی ئەو ڕیکلامانەی کە هەیە و خروقات ئەکرێت لە شوێنەکان لە شوێنێکە پەیوەندی بە دەوائری دەوڵەتە نابێ لەو شوێنانە ڕیکلام و بانگەشە بکرێت. ئەمانەی تێدا هەیە، بەڵام بانگەشەکە بەرەو گەرمیە چێت و ئیشەڵا ئومێ دەکەم چۆن لە ئێستاە بەکلە کەش و هەوایەکی ئارامە بانگەشەکانمان دەست پێ کردووە. ئومێ دەکەم بۆ کۆتا ڕۆژەکانیشی بەو کەش و هەوایە و بێت و بۆ خۆتانی شەزانن کەرکووک شوێنێکی ململانەیە، یعنی تەنها کوردیتیانە بڵین ئێمە بەس کوردین و لێرە هەموو نەتەوە جیاوازەکانی تایە بە عەرەب و بە تورکمان و بە برا مەسیحیەکان و ئەمانە هەمووی هەر یەکە و لۆگۆی خۆی هەیە، هاوپەیمانی خۆی هەیە. ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو لیستی هاوپەیمانەتی ژمارە 142 هەموو ڕێزێکی هەموو نەتەوەکانی تێرە ئەگرین. لەبەرەوەی ئێمە سەرۆکێکمان هەبووە باوەڕ و ئیمانی بە پێکەوە ژیان بووە، باوەڕی بەوە بووە کە ئێمە چەپکە گوڵەکەین هەموو ڕەنگێکی تایە ئەو گوڵانە و بەڵام هەر یەکەمان کارەکەین لە شارەکە بۆ ئەوی بتوانین ئارامی و سەقامگیری و پێکەوە ژیان بپارێزین لەم شارە. لە نێو کەشی بانگەشەدا هەمیشە ینی ڕەنگە ئەو دۆخانە دروست بێ کە بۆ لایەنێک دژی لایەنێکی دیکە کۆمەڵێک بابەتی نێو ئەعلام و سۆشال میدیا دەوروژێنێت وەکو لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانانی بڕیارتانداوە هیچ وەڵامێکتان هەبێ بۆ لایەنێکە دروشمێکی تون لە دژی ئێوە بەرز دەکاتەوە یان بە پێچەوانەوە لەسەر کەشی بانگەشە بە شێوەیەکی ئارام بەردەوامە بن؟
وەڵاهی ئێمە لە ئێستاوە بڕیارمانداوە بە کەشواوەکی ئارام و لەبار نامانەوێ کێشە لە شارەکەمان دروست بێ بەڵام کاتێکیش کە تۆ یعنی بە زۆر شەڕەت پێ بفرۆشن وەڵاهی خۆ کەرکووچەکانیش یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی بە خاوەنی ئەم پرۆسەیە زانێ ینی ئێمەش وەڵاممانە بێت بەڵێ شتی نەحەقمان ناوێ ینی ئەگەر شتێک کردی بێتمان ئەگە بڵاویش بکرێتەوە زۆر ئاسایە بەڵام تۆ بە زۆر بتەوێ ڕیکلام بکەی بۆ حیزبەکەت لەسەر حیسابی حیزبەکەی من ناوەڵاهی قەت ئەوە قبول ناکەین و وەڵامی خۆمانە بێ لە کاتوساتی خۆیان لەبەرەوەی خاوەنداری یەکێتی نیشتیمانی کوردستان لەم کەرکووکە ئەیکاتی ئێمە بووینەم کەرکووکەمان بەجێنێژ ئێمە بووین پارێزگاریمان لێ کرد من بۆ خۆم لە بواری پەروەردە من ئەو ژنم کە خوێندنی کوردیم بۆ ساتێک بەجێنێژ کە لە کاتێکە ئەم شارە بەرەو ڕووی کۆمەڵێ سیراعات بوو لە ڕووی ئەمنیەوە و لە ڕووی ئەسکەرتاریەتەوە ڕوویەوە بوو بەڵام من ئێستاکە یەکێکی کە بێت بڵێ من ئەم خوێندنی کوردیم پاراستووە تۆ لەوێ نەبوویتە بە دڵنیاییەوە وەڵاممان ئەبێ و ئێمە هەمومان خەڵکی ئەم شارەین و خەڵکەکەمان لێمان قوبڵ ناکە کاتێککە کەسێ ئەیەوێ قسەیەکی نەحەق بەرامبەر بە بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوپەیمانێتەکەمان بکە لە کەسی قوبڵ ناکەین کەواتە دوا قسە هەر دەبەستمەوە بە قسەکانی خۆتەوە بۆ پێی کە دەڵێ ئەو ژنم خوێندنی کوردیم بە پارێزگای کەرکووک بەجێنەهێشت پەیامێکی تایبەتیت هەبێ بۆ دایک و باوکی ئەو ڕۆڵە و منداڵانی کە لەسەر دەستی تۆ فێری زمانی شیرینی کوردی بوون دواتریش پامێکی گشتی بۆ خەڵکی کەرکووک وڵا ئەوەندە ئەڵێم هەموو کۆمەلگای کەرکووک تاکێکی هەیە لەم خوێندنی کوردیە ئەگە مناڵی خۆی نەبێ مناڵی کوڕ و کچێتی و دەیان دکتۆر و مهندس لەسەر دەستی خوێندنی کوردی بەرهەم هاتووە بۆیە داوایان لێکەم بیریان نەچێ ئەو ڕۆژانەی کە مامۆستا پەروین لە تەلەڤیزۆنەکان هاواری ئەکرد ئەوی کەرکووک ئارامە تکاتان لێ ئەەکەم بگەڕێنەوە بۆ شارە خۆشەویستەکەتان و بمێننەوە و پارێزگاری لێ بکەن و ئێمە ڕازگۆ بووین لەگەڵ خەڵکی خۆمانە بە گیانمانەیەش منیش وەکو ئەو کاندیدەی کە لە ڕابردووە کارم کردووە و بەبێ جیاوازی کارم کردووە لە ئەو پسپۆریەی کە هەمە بۆ داواژەکەم لە خەڵکی شاری کەرکووکی بە شەرەف چۆن لە هەموو کاتێکە لە هەموو ساتە سەختەکانە پێشمەرگە ئاسا دیفاعیان لە شاری کەرکووک کردووە ئەم جارەش بە دەنگەکانیان دەنگی حەق بدەن دەنگێک بدەن بە هاوپەیمانێتی کە لەگەڵتان ماوەتەوە کە هەمیشە لە خۆشی و ناخۆشیە لەگەڵتانە ئەویش لیستی هاوپەیمانی لیستی ژمارە 142 و بەندەی مخلیستانیش مامۆستا پەروینی ئیشرافە ژمارەی کاندیدەکەم 12 ئومێد ئەەکەم دەنگ بدەن بە ژمارە 12. زۆر سپاس بۆ خاتوو پەروین فاتح کاندید لە لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان سپاس بۆ وەڵامی پرسیارەکانی ئێمە کە ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵمان بووی بەڕێزان سپاس بۆ ئێوەش کە بینەری پانۆراما بوون هەر شاد و بەختەوە بن.